ساڵانێک لەم خوێندنگایە و لەسەر هەمان کورسی خوێندکار بووە و وانی خوێندووە. لە پۆلی حوتی بنەڕەتیەوە لەم خوێندنگا حکومیە بەردەوامە لە خوێندن تا ئەوەی ژیما لە دوا قۆناغەکانی خوێندنی توانی بە کۆنەمرەی 99.4 پلەی دووەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە بەشی زانستی بەدەست بێنێت. پێیانەوتم بۆ ناچی تۆ زۆر زیرەکی لە مەکتەبی تر بخوێنی، بەس من حەزمەکەن هەزیاتر لە مەکتەبەکە خۆمان بمێنمەوە. بەهۆی ئەو توانایەی کە هەیبووە چەندین جار پێشنیازی ئەوەی بۆ کراوە دەست لە خوێندنگاکەی خۆی هەڵبگرێت و بچێت لە خوێندنگەیەکی ناحکومی بخوێنێت بۆ ئەوەی بتوانێت ئەنجامێکی باش بەدەست بێنێت. وەکو پێشنیارێک ئەیان و بۆ ناچیتە مەکتەبێکی ئەهلی دایکم و باوکشم پێیانوت بووم ئەتوانی ئەگەر حەزی لێ بچیتە مەکتەبێکی ئەهلی، بە زۆریان لێ ناکردم، ینی بەدڵی خۆم بوو ئەگەر ئەیانوت ئەگەر حەزەکەی لە ڕزگاری بمێنرە، ئەگەر حەزەکەی ئەمە خێنە مەکتەبێکی ئەهلی، بەس من زیاتر حەزم کرد هەر لێرە بمێنمەوە. خوێندنگە ناحکومیەکان ئێستا بە پۆل ڕۆئەکەنە خوێندنگە حکومیەکان ئێمە بەڕێوەبەری قوتابخانەکەشی دەڵێت لە دوای ئەوەی ساڵانە بەشی زۆری خوێندکارە یەکەمەکانی سەر ئاستی هەرێم لە قوتابخانە حکومیەکانن. خوێندکاران و کەسوکاری خوێندکاران بە لێشاو داواکاری دەنێرن بۆ گواستنەوەی خوێندنگاکانیان لە خوێندنگا ناحکومیەکانەوە بۆ خوێندنگا حکومیەکان. یەکەم لەبەر پێڕاوکردنی پرۆژەی بنیاتنانی تواناکان و بەرەپێدانی خوێندنگا ئەمە وای لێ کردووە کە خوێندنگا حکومیەکان لە کێبڕکێکی زۆر بە قۆتابن لە نێوان خۆیاندا بۆ بەرزکردنەوەی ئاستی زانین و کارامەیی و ڕەفتاری خوێندکاران لە سەرەتای دەستپێکردنی بشووی هاوینەوە ڕۆژانە بە پۆل خوێندکارانی ناحکومی دایکان و باوکانیان ڕووماتی ئەەکەن کە زەختێکی زۆرمان لەسرە بۆ وەرگرتنی خوێندکارانیان. چوینە نێو بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی. هەر لەگەڵ گەیشتنمان بە ژووری یاریدەدەری بەڕێوەبەر مامەڵەیەکیان پێشکەش کرد کە داواکاری هاوڵاتیەک بوو بۆ گواستنەوەی خوێندکارەکەی لە خوێندنگەیەکی ناحکومی تایبەتەوە بۆ خوێندنگایەکی حکومی. یاریدەدەری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیش باسی لەوە کرد بەهۆی بەرزی ئاستی وانەوتنەوە ئەو دەرئەنجامە باشانەی خوێندنگا حکومیەکان بەدەستی دەهێنن لە ئێستادا خوازە سەر خوێندنگا حکومیەکان ڕووی لە هەڵکشان کردووە. ئێستا خۆتان لێرە بوون، واقعیان خۆتان وەستا بوون پێشەوەی کە ئێمە دەستکەین بە قسەکردن، داوایان دەکرد لە قوتابخانەی ناحکومیەکانەوە بگەڕن بۆ حکومیەکان و ئەوە بینیتان نمونەیەک نەکدایان بە سەدان مەکتەبمانە بێ لە هەرێمە زۆر ژمارەکەی لەوان سەتی و نەوەدی هەبێ زیاتر بێ. تابی ڕۆزی یەحیا عومەر فەتاح بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو لەم ساڵیشدا بەشی زۆری خوێندکارە یەکەمەکانی هەرێم لە خوێندنگا حکومیەکان بوون. بە جۆرێک لەو سی یەکەمەی ڕاگەندران تەنها سێ خوێندکاریان خوێندکاری خوێندنگەیەکی ناحکومی بوون. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.